هەر پێوەری پێشکەوتنی هەر کۆمەلگایەک ئەوەیە کە تا چه ڕادەیەک مامەڵی باش و دروستە لەگەڵ مناڵانە. ئەمە پێوەرە بۆ هەموو پێشکەوتنی هەموو کۆمەلگایەک، نەکەوەی کە چەند عیمارە بەرز بۆتەوە و چەند خزمە گوزاری تر هەیە. بەڕاستی لە ڕووی فەرهەنگی و ئینسانیەوە، لە ڕووی تێگەیشتنمان بۆ مافەکانی مناڵان و لە ڕووی ئەوەی کە حساس بین و فەرهەنگێکی بەرزی کۆمەلگا ڕێگە نەدا کە کاری مناڵان هەروە بە ئاسانی تێپەڕێت و ڕێگە نەدا بەوەی کە سوکایەتی بە مناڵان بکرێت لەسەر شەقامەکان و لێ بدرێت و کاریان پێ بکرێ و لە ڕوبەڕووی چەندین دیاردەی ناشرین بێتەوە. هەتاکو مناڵ لەو تەمەنای فێری مامەڵەی گەورە بێت، فێری پارە و پارە وەرگرتن و پارە بژاردن و کۆمەڵێک لەم شێوەیە ئەبێتەوە. بەڕاستی ئەمانە هەمووی کاریگەری دەرونی دروستەکە لەسەر مناڵە. ئەم کە مناڵە ڕاستە لە ڕووی جەستە و تەمەنەوە مناڵە، بەڵام لە قسەکردنە وەکو کەسێکی گەورە قساکات، چونکە تێکەڵ بە بازاڕی کار کراوە، تێکەڵ بە گەورەکان کراوە، تێکەڵ بە کۆمەڵێک قسە و لێدوان و گفتوگۆی گەورەکان کراوە کە ئەسڵن وەکو گەورە قساکات. ئەمە لە کاتێکە کە مناڵ پێویستی بۆیە کە لە ژیانێکی مناڵی خۆی، لە ژیانێکی زۆر زۆر ئاسایی خۆی گەورە بێت و ژینگەیەکی تەواو تەندروستیە بێت، ئەم مناڵە قۆناغ بە قۆناغ بتوانێت ژیانی ئاسایی مناڵی خۆی تێپەڕێنێک، نەک بە پێچوانەوە هەر لە مناڵیەوە بەرپرسیارەتی خێزان و کارکردن و پارە پایاکردنی بدرێ بە شانملیا.